ڤایرۆسێک دووبارە سەر هەڵدەداتەوە. لە هەر دەکەس هەڵگرێکی ئەم ڤایرۆسە گیان لە دەست دەدات و تا ئێستا لە زیاتر لە 10 وڵاتدا تۆمار کراوە و تا دێت زیاتر بڵاو دەبێتەوە. من دکتۆر چرام نەخۆشیە تازەکان نەخۆشی ئاوڵەی مەیمونتان پێدەناسێنم. دووبارە بڵاوبوونەوەی ڤایرۆسێکی بچووک کە بە چاوی ئاسایی نابینرێت مرۆڤایەتی دەخاتە ترس و دڵەڕاوکەیەکی زۆرەوە. ڤایرۆسی ئاوڵەی مەیمون لە ناو ئاژەڵەکانی وەک مەیمون و قرتێنەرەکانی وەک مشک و جرج دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. بەگشتی نیشانەکانی ڤایرۆسی ئاوڵەی مەیمون هاوشێوەی نیشانەکانی نەخۆشی ئاوڵەیە. نەخۆشیەکە بە ئازاری ماسوولکە تا هەستکردن باشەکەتی دەست پێ دەکات. سەرەتا پەڵە لەسەر لەشی نەخۆشەکە دروست دەبێت و دواتر دەبێتە کیسی پڕ ئاو، پاشان دەئاوسێن وشک دەبنەوە و دەبنە برینی بچووک بچووک. نەخۆشەکە لە دوای 1 بۆ 3 ڕۆژ لە هەبوونی تا دەموچاوی دەست دەکات بە دەرکردنی ئاوڵەکان و دواتر دەگوازرێتەوە بۆ بەشەکانی تری لەش. بەگشتی نەخۆشیەکە 2 بۆ 4 هەفتە دەخایەنێت. نەخۆشیەکە تازە نییە و لە ساڵی 1958 لە تاقیگەوە کاتێک پسپۆڕانی بواری تەندروستی خەریکی توێژینەوە بوون لە مەیموندا دەرکەوتووە. هەر بۆیە ناونراوە ئاوڵەی مەیمون. یەکەم کەیسی توشبووی مرۆڤ لە ساڵی 1970 بووە لە وڵاتی کۆنگۆ، هەر ئەو وڵاتەی کە یەکەم نەخۆشی تای خوێنبەربوونی لێتۆمار کرا. بەپێی دوایین راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO تا ئێستا لە زیاتر لە 10 وڵاتی جیهان 237 کەیسی توشبوو گومان لێکراو هەیە. سوید، فەڕەنسا، ئەمریکا، ئینگلترا، ئێمارات لە ڕێزی ئەو وڵاتانن کە توشبوویان تێدا تۆمار کراوە. گواستنەوەی ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ لە ڕێگەی گازگرتن، چنگ و لێسانەوە دەبێت. بەڵام لە مرۆڤەوە بۆ مرۆڤ لە ڕێگەی برین، شلەکانی لەش هەندێک جار دەنگۆڵەکانی هەناسە دەبێت. بۆ خۆپارێزی سەنتەری کۆنتڕۆڵکردن و خۆپارێزی نەخۆشیەکان CDC چەند ڕێگایەکی بڵاو کردوێتەوە و دەڵێت دەبێت لە ئاژەڵی گومان لێکراوە و مرداربوو دوور بکەوینەوە، بەتایبەت قرتێنەرەکانی وەک مشک و جرج. دەشڵێت دەستشۆردن و پاکشکردنەوە گرنگە و ئەگەر کەسێک توش بوو پێویستە جیا بکرێتەوە و کەلوپەلی تایبەتی بۆ بەکاربهێنرێت.